فێستیڤاڵی فیلمی کوردی لەندەن لە وڵاتی بەریتانیا ساڵانە بەڕێوە دەچێت و چەندین فیلم سازان لەم فێستیڤاڵەدا نمایشەکانیان پێشکەش دەکەن. لە ئێستادا خولی چواردەیەمینی فێستیڤاڵ ئامادەکاری بۆ کرا و بڕیارە لە چەند ڕۆژی داهاتوو فێستیڤاڵەکە دەست پێ بکات. بەڕێز ئاسۆی ژیان دۆست یەکێکە لە ئەندامانی فێستیڤاڵ و دەستەی بەڕێوەبردن لالامان ئامادەیە و گفتوگۆی زیاتر دەربارەی ئەم فێستیڤاڵە دەکەین. کاک ئاسۆ سڵاو لێبێ بەخێربێ. زۆر سپاس. زۆر سپاس دەکەم. چواردەیەمین خولی فێستیڤاڵ چی لەخۆ دەگرێت؟ چواردەهەمین خولی فستیڤاڵی ئەم ساڵ لە لەندەن 58 فیلم لەخۆ ئەگرێت و لەم 58 فیلمەیە دە فیلمی تایە کە فیلمی درێژن، فیلمی داستانین و دە فیلمی تری درێژی تا دیکۆمنتەریە، ئەوانەی تری فیلمەکانی هەمووی فیلمی شۆرت فیلمن و ئیتر لە دقەیەکەوە تا چەندین دقیقایە کە هەمووی فیلمی جۆرە و جۆرن، هەم لەسەر فیلمی دیکۆمنتەرین و هەم فیلمی داستانین کە بە کۆی گشتی ئەکرێتە ئەبێ بە 58 فیلمە کە ئەم ساڵ لە 8 ڕۆژی فستیڤاڵە لە شاری لەندەنی پایتەختی بەریتانیا نمایشەکرێت لە دوو سینەمای جیاوازیش. جگە لە نمایشکردنی فیلم چیتر پێشکەش دەکرێت لەو فستیڤاڵەدا؟ بەڵێ بێجگە لەوەی کە ڕۆژی یەکەم بڵین وەک ئاهەنگێک فستیڤاڵەکە ئەکرێتەوانێ و فیلمێک نیشانەدرێ و یەکێک لەو فیلمانەی کە ڕۆژێکی خۆشە کە فیلمی هیشان زەمانیە و یەکەم ڕۆژ ئەبێ بە فیلمکردنەوەی فستیڤاڵ ئێمە دوو سیمینارمانەیە، سیمینارێکیان بۆ سەرجەم ئەو فیلم سازانەیە کە بیانین و لەسەر مەسلەی کورد فیلم دروست دەکەن، لەسەر ئەو هەلومەرجەی بۆ کورد هاتوۆتە پێشوانێ فیلم دروست دەکەن کە تایبەتە بە ئەو فیلم سازانەی کە ئاشنان بە دنیای کوردی ئێمە و سیمیناری یان پانێڵی ترمان هەیە کە بۆ فیلم سازە کوردیەکانەکە ئەوانیش ڕۆژێکی تایبەت هەیە کە سیمیناریشی تایبەتیان بۆ سازەکەین و ئێمە پانێڵێکی ترمیان وەرکشۆپێکمان هەیە بۆ ئەوەی چۆن ئەنیمیشن فیلم دروست دەکرێت کە ئەویان ئۆنلاینە و هەموو کەسێک لە هەر شوێنێکی دنیا بێتوانێت لەو ڕۆژە بەشداری بکەوە بە ئۆنلاین لە ناو پانێڵەکە بێ. ئەوە کۆی بڵین بەرنمەکانمانە و هەموو فستیڤالەکەش بۆ خۆی 8 ڕۆژە خایانێت کە لە 25 چوارەوە بۆ 3 مانگی 5 کۆتایی پێدێ. جیاوازی فستیڤاڵی ئەم ساڵتان لەگەڵ فستیڤاڵەکانی ساڵانی پێشووە لە چیدا دەبێت؟ ڕاستێکی بمانوێ نەمانێستا فیلم یەکێکە لەو ڕێگانیان لەو بەرکەوتنانیان لەو لینکانەی کە دنیای ئێمە نزیکەکەەوە بە دنیای دەرەوە و فیلم لە هەر شوێنە بێ کاریگەری جیاوازتر و گرنگی خۆی هەیە، بۆیە ئێمەش ئەم ساڵ بە جۆرێکی تر بە تاقەیەکی تر و بە وزەیەکی ترەوە کۆمەڵی فیلمی زۆر باشمان هەڵبژاردووە و ئەم فیلمانە بەشێکان دیکۆمنتەرین لەسەر هەلومەرجەکانی دنیای ئێستای کوردی کە لە ڕۆژهەڵاتی ناوڕاست و لە دنیای ئێستا مەسلەی کورد مەسەلیشی زۆر گرنگ و جددیە و دەیان فیلمان هەیە لەسەر ئەم هەلومەرجی کە هاتوۆتە پێشوانیە کە پێم وایە ئەتوانین دەنگی گەلی کوردوە نزیک بوونەوە و تێگەیشتن لە دنیای ئێمە بگەینین بە خەڵکی دەرەوەی کورد و من پێم وایە ئامانجێکی سەرەکی ئێمە ئەوەیە کە بتوانین جارێکی تر دنیای کوردی بخەینە ناو دنیای دەرەوەی خۆمان و ئینسانی دەرەوەی کورد لە خۆمان نزیکەینەوانێ و ئامانجمان لەمێ و ئەم ساڵ فیلمە دیکۆمنتەکان فیلمی زۆر نایاب و تایبەتن و من پێم وایە ئەتوانێت هەنگاوێکی باش دنیای ئێمە نزیکاتەوە لە دەرەوە، بۆیە ئامانجێکی زۆر گرنگمانێ و ڕاستیەکەی تاقەیەکی تر و دەیان گەنجی زۆر گەنج کە هاتوونەتە پێشەوانێ بۆ ناو فستیڤاڵ ڤۆڵنتێری ئیشەکەن بەخۆ بەخش هاتوونەوە لە مانیزمنت و بەڕێوەبردننی فستیڤالکە کارەکەن و ئەم ساڵێشەکە لەو ساڵانی کە بەشێکی زۆر لە فیلم سازە بیانیەکان هاتوونەتە پێشەوانێکە لەسەر مەسلەی کورد فیلمیان دروست کردو بە تایبەتی فیلمی دیکۆمنتەری لە ڕۆژئاوایە ئەمانە بۆ ئێمە زۆر گرنگن کە ئەم ساڵ بە بایەخێکی ترە و بە ئەنەرژێکی ترە و بە هەیەجانێکی ترەوە پێشوازی لە فستیڤالکەین و بتوانین هەر ڕۆژی پڕ هونەر و پڕ ژیان و پڕ فیلم و پڕ جوانی ببەخشین بە خەڵکە و هەر لێرەشەوە داواکەن کە کۆمیونیتی کوردی و هەر کەسێک لە جێی خۆی ئەتوانێت خەڵک کۆبکاتەوە بۆ ئەم فستیڤاڵە و لە دەوری فستیڤالەکە بین. ئێمە چۆن بتوانین لە ڕێگەی فیلمەکانمانەوە یان لە ڕێگەی هونەرەوە پەیامی وروژێنەر بوروژێنین بۆ دەرەوەی خۆمان؟ من پێم وایە فیلم لەوە یەکێ بە لەو کەناڵە گرنگانەی ئێستا بۆ هەموو دنیا، چونکی فیلم لە ڕۆژێکە تۆتوانی میلیۆنەها بەشەر بیبینێ لە هەزاران سینەمای دنیا فیلم نمایشەکرێ، بۆیە ئەگەر چی
ئێمە وە گەلی کورد هێشتا لە سەرەتای فیلمان هێشتا تازەین بۆ ئەم جیهانە فراوانە بەڵام هەنگاوی باشاتەوە ئێمە لە 2001ەوە کە ئەوە 25 ساڵە ئەم ڤیستیڤالە هەیە و 14 جار ڤیستیڤالی کردووە من پێم وایە بۆ خۆی هەنگاوێکە کە ئێمە ئەتوانی لە یەکێک لە سنتەرە گرنگ و کاریگەرەکانی دنیاە کە لەندەنە کە پایتەختێکی گرنگی هوەر و ژیانە ئێمە لەوێ ئەتوانین بەر بکەوین بە مرۆڤی تر بە فلیمسازی تر بە جیهانێکی تر کە دەور و نەخشی لەسەر لە ڕووی سیاسی و هوەری و ئەدەبیشەوە لەسەر دنیا هەیە بۆیە من پێم وایە ئیشکردنی ئێمە لە ڤیستیڤاڵە لە وڵاتانەی دەرەوە لە هەر شوێنێک بێ کاریگەری و گرنگجی هەیە و ئەتوانن بەرکەوتنی نزیکمان هەبێت و پێشمایە لەندەن بەجیا لە هەر هەمویان نەخشێکی گەورەی هەیە ئەمڕۆ لەم دنیاە و ئێمە ئەتوانین ساڵ بە ساڵ بەهێزتر و فراوانتر و گەورەتری بکەین. بەو پێی لەم ساڵانەی دواترە فێستیڤال نەکە لە بەریتانیا بەڵکو لە وڵاتەکانی تریشە بەرفراوانێکی تایبەتی بەخۆیەوە بینیوە گرنگی چییە بێت بۆ فلمسازەکانی کە لە دەرەوەی ئەوروپان بۆ نمونە ئەوانەی لە باشوورن لە ڕۆژهەڵاتن لە باکوورن بڵێ ڕاستەکەی خۆی فستیڤال زۆر بۆ گوتمان کاریگەریشی گرنگە و ئەم هەموو فستیڤاڵی بۆ نمونە لە ئەمستردام لە بەرلین فستیڤاڵی ئینتەرناشنال کوردیش کۆبانی فیلم فستیڤال لە ئەمریکا لە لەندەن ئەمانە هەمووی گرنگیان ئەوەیە کە ئەتوانن فیلمسازەکانی کورد کۆ بکاتەوەنێ و ئەتوانن لەوێ نمایشی فیلمەکانیان بکەن و ئەبن بە کەناڵێک کە فیلمسازی کوردیش باشتر بێتە ناو دنیاوە من پێم وایە هەر ئێستا کە ئەو فیلمسازانەی لە دەرەوەی ئەوروپاشەوە فیلمەکانیان گەیاندووە بە فیستیڤالەکان و فیلمەکانیان نمایشەکرێ دەرگایشی گرنگ و تازەیە بۆ ئەوان کە بتوانن باشتر بەردەرەوە بکەن و باشتر فیلمەکانیان کاریگەری خۆی هەبێ و ئاگادار بکرێتەوە لە باشی و خراپەکان و لە چاکردنی و لە جۆری کاریگەرەکەی بۆیە دەرگایکی زۆر گرنگ و کاریگەرە بەڕاستی و فیلم دەرگایەکە کە ئەمێ ئەبێ هەمیشە بەهێزی بکەین پتەوی بکەین و بتوانین لێرەوە دنیای خۆمان فراوان بکەین. لەسەر چ بنەمایەک فیلمەکانتان هەڵبژاردووە و ئایا لە هەر چوار پارچەی کوردستانەوە فیلم بەشداری کردووە؟ بێگومان لە هەر چوار پارچەوە فیلم هاتووە و لیژنەی هەڵبژاردننی فیلم ئێمە لیژنێکی تایبەتمان هەیە بۆ فیستیڤال دیارە ئەو لیژنانە کۆمەڵی مەرجیانەیە و هەمووی خەڵکی پرۆفشنال لە مەجای فیلمە ئەمانە هەموو هەفتانە کۆبوونەوەی خۆیان کردووە لەسەر فیلمەکان لەو پلتفۆرمەی کە فیلم هاتووە و فیلمەکان سیر کراون بەجێ ئەم لیژنەیە قسەی لەسەر کردو دواتر فیلمەکانیان هەڵبژاردەوە و لە کۆی هەموو ئەو فیلمانی کە من پێم وایە زیاتر لە 2000 فیلمێک زیاتر هاتووە تەنها 58 فیلمیان هەڵبژاردووە و من پێم وایە بە نەزەری خۆم ئەوانەی کە ئەم فیلمانیان هەڵبژاردووە کەسانی پرۆفشنال و فیلم گەلێکن کە ئێمە ئەتوانین جوانی تیا ببینی هوەری تیا ببین و کاریگەری خۆی تیا ببینی. دوجار پەیامتان چیە بێت بۆ فیلم؟ پەیاممان ئەوەیە فیلم لە ئێستایە لە دنیای مۆدرنی ئێستایە خاڵێکی گرنگە دەرگایشی گرنگە ئاسۆیەکی گرنگکە کە بتوانین لەم ڕێگایەوە هەلومەرجی کوردستان و ژیانی ئینسانی کورد و دنیای کوردی بگەینین بە دنیای دەرەوە بتوانین بە یەکەوە یەکگرتو بە یەکەوە هاوبەش بین بە یەکەوە ئەم پرۆژەیە بەرینە پێشەوە بە یەکەوە بتوانین کاریگەریمان هەبێت. هیوای سەرکەوتنتان بۆ خوازم سپاس بۆ ئامادەبوونی. سپاس بۆ ئێوەش.